پەیوەندی بازرگانیمان نییە لەگەڵ ئەمریکا بە شێوەیەکی بەرفراوان و بە زۆری. کەمێک ئەگەر هاتوو وەکو سەیاری شۆفلێت یاخۆت هەندێ بەرهەمێک خۆمان هەبێ کەم کەم ئەگەر بنێرین، ئێمە ئەو پەیوەندی بازرگانیە تونند و تۆڵەمان نییە بگەوای ئەتیباری بکرێتە سەرەوەی کەوا ئەگەر هاتوو باجیش بخرێتە سەری کەوا کاریگەری خراپی لەسەر ئێمە هەبێ. ئێمە ئەو پەیوەندی بازرگانی کە هەمانە زۆربەی بە دەرەجەیە لەگەڵ وڵاتی تورکیا، دوای جمهوری ئیسلامی ئێران، دوای وڵاتی سین و لەگەڵ وڵاتانی ئەوروپاش پەیوەندیەک هەیە، بۆیە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان کارە بازرگانیەکانی برەو پێداوە و کاریگەری خراپی ئەو ترامپ ئەو قەرارەی ترامپ لەسەر هەرێمی کوردستان نابێت، چونکە ئێمە ئەو پەیوەندی بازرگانیمان لەگەڵ وڵاتی ئەمریکا بە شێوەیەکی بەرفراوان نییە. بە هیچ شێوەیەک هیچ کەلوپەلێکی کە هاوردەکرا و لە وڵاتان بۆ هەرێمی کوردستان گران نابێت.